بسم الله الرحمن الرحيم وما أرسلناك إلا رسول. براسي خوشحالي أم عالمە ئەومەتە جارە پێشە مشتێک ئێمە خۆشحاڵینەوەی کە بە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەمرسی کردوین وەکو ئومەتەکانی تر نییە لەبەرەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو دینەکان و هەموو مەزهەبەکان و هەموو ئینەکانی قبوڵ بووە جا ئێمەش دائما بێ سەرمان لە سوجدا بێ لەبەرەوەی کە بە ئومەتی ئەو پێغەمبەرە نازارە دروستی کردوین بەڕاستی خۆشەویستی ئەم خەڵکە و خۆ هاتنی ئەم خەڵکە خۆشەویستیەکە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم و نزیک بوونەوەیەکە لە ڕۆژی قیامەتە کە خوای گەورە ئێمە دائیم دوعاکەین یا ڕەبی خوا لەژێر سێبەری پێغەمبەرە صلی الله عليه وسلم لەژێر دەواری پێغەمبەرە صلی الله عليه وسلم حەشرمان بکەیت ئەم خەڵکیشە بەڕاستی هاتنی ئەمە یەکێ لە هەولێرەوە یەکێ لە چەمچەماڵەوە یەکێ هەرێکێ لە وڵاتێکەوە لە شوێنێکۆ بەڕاستی ئەمە خۆشەویستی پێغەمبەر دەرەخا ئینشاءڵڵا پێغەمبەری صلی الله عليه وسلم ئاگای لە هەموو کار و کردەوەیەکی دنیایی هەیە کە ئومەتەکەی بیکا کە کوردەکەی پێڕەوی بێ کە ئومەتەکەی دواکەوتوو بێت ئێمە هەر ئەوەمانەوە بەساڵێن ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله یعنی خوای گەورە لەگەڵ خۆیان هیری کردووە کە شایەتمان کە هاود یعنی ئەشهەدو ئەن لا إله إلا الله لەگەڵانە بێ یعنی دروست نییە اللهم صل على سيدنا محمد وعلى آل محمد خوای گەورە سڵاوات لەسەر خوای سڵاوات بۆ خوا یعنی لەگەڵ گەورەیی خۆیان خوای گەورە باسی کردووە یعنی سڵاواتدان لە دیار پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر هەیە کارۆکردەوە هەیە ئەڵێ سڵاوات کاکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموو گەسیە ئەو کەسە لە من نییە لە مەجلیسێکە کە ناوی منیان برد فەرموویان محەممەد نەڵێ صلی الله عليه وسلم یعنی ئەو کەسە لە من نییە ئەو خوای گەورە ئەوەنە وا دروستی کردووە خۆ ئەم لیقا و ئەم گەورەیە بە پێغەمبەرەکانی تری نەداوا دەیت و تا ئێوارە باسی حەزەتی عیسا و موسا و ئەملا و ئەولا بکە خوای گەورە نەیفەرموو سڵاوات بە دیاری پێغەمبەر دیارە کار و کردەوەی پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەمەی بۆ دروست کردوین کە ئێمە دائیم خۆشەویست و محبەتمان بۆ ئەو پێغەمبەرە بێ صلی الله عليه وسلم کە هەموو کار و کردەوەکانی لەگەڵ هەموو ئومەتەکانە لەگەڵ هەموو تەورات و ئینجیل و قورئان و لەگەڵ هەموو شێخ و مشایخ و گەورە و بچووک یعنی بە یەک ڕێنگ ئینەمە الأعمال بالنیات یعنی ئینسان خوای گەورە لەگەڵ نیەتی دڵی ئینسانە خوای گەورە کار و کردەوەکانی بۆ نووسێ